سڵاتان نەبێ بینەرانی شارپرێس لە ئێستادا جمجۆڵەکان بۆ یەکلاکردنەوەی کاندیدی پۆستی سەرۆکۆماری عێراق زیادی کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەرلایەنەوە بەجیا کاندیدی بۆ پۆستەکە دیاری کردووە و هەرلایەنەوە بەجیاش شاندیان ناردوۆتە بەغدا بۆ ڕێکەوتن لەگەڵ لایەنەکانی بەغدا. و ئەمە لە کاتێکدا کە هەشتی مانگی داهاتوو دیاریکراوە بۆ دەنگدان بە کاندیدی پۆستی سەرۆکۆماری عێراق و گفتوگۆی ئەم بابەتانە دەکەین لەگەڵ بەڕێستران عەبدوڵڵا ئەندەمی مەکتەبی سیاسی و لێپرسراوی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکستران سڵاوت لەبێ ئەم کاتت باش. لە لێدوانێکی وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانەوە دەست پێ دەکەم کە دەڵێت پۆستی سەرۆکۆماری عێراق مافی کووردە و مافی لایەنێکی دیاریکراو نییە. ئایا ئێوە پێتان وایە ئەو پۆستە کە پێشتر ڕێکەوتنی لەسەر کراوە بۆ یەکێتی بێت، ئایا پێتان وایە کە ئەو پۆستە مافی یەکێتیە یان مافی کووردە و مافی لایەنێکی دیاریکراو نییە؟ بەڵێ ئەم کاتان باش. من تاوان پێم خۆشە دیدارەکەمان وەڵامی وتەبێژی پارتی یان وەڵامی وتەوتی ئەم و فلان کەس نەبێت، بەڵام بە شێوەیەکی گشتی مەبدەی ئەوەی کە پۆستی سەرۆکۆماری کووردە ئەوە ڕاستیە، بەڵام تەفاسیلی ئەو مۆزوعە یعنی لە تەفاسیلە بێگومان جیاوازی دروستە بێت. ئەوەن خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی کوردستانیە و ئەو خەباتەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کوردستان و بۆ مافەکانی گەلی کوردکوێتی یعنی هیچ حەقی ئەوەی دەداتێت کە لەسەر هەموو پرسەکانی کوردستان و لەسەر هەموو پرسەکانی عێراق قسەی خۆی هەبێ و ڕای خۆی هەبێت. داخوازی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی کە پۆستی سەرۆکۆمار بۆ ئەو بێ لەسەر سێ بچینەیە. یەکەمیان عورفێکی سیاسی کە لە دوای پرۆسی سیاسی عێراقەوە لە دابەشبوونی ئەرکەکانە پارتی دیموکراتی کوردستان پێی خۆش بووە کە ئەرکە کوردستانەکان لەناو کوردستان بگرێتە ئەستۆ خۆی و دیاریش نییە لەم ئەرکانە باشی هێناوە و تایە سەرکەوتوو بۆ یاخودنا و ئەو تلسکۆبەی کە هەموو جارێ ئەوانی خەنە سەر پۆستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا لە سەرۆکۆمارەوە بۆ وەزیرەکانی یەکێتی، ئەگەر ئەو تلسکۆبە بخەینە سەر ئەدای برادانی پارتی بەداخەوە بەباشی لێدە ناچێت. عورفی یەکەم ئەوەیە کە ینی ئەرکی دابەشکردنەکان وا هاتوێتەوە کە پۆستی سەرۆکۆمار لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە براوە بەڕێوە. لە دوو قۆناغی سەرۆکایەتی زەحمەتە کە جەناب مام جەلال ئەو پۆستەی برۆ بەڕێوە، یعنی ئەوە بڕاوەتەوە کە ئیدارەدانی جەناب مام جەلال بۆ پۆستی سەرۆکۆماری قیمەت و شەئنێکی گشتیدا بۆ پۆستە کە قەت عێراقی دەوڵەتی عێراق لەو کاتەی کە لەوەتەی بۆتە جمهوری بەخۆی نەبینیوە. و دوای ئەوەش لە مەراحلی جیاجایە کە هەواڵ دکتۆر فواد مەعسووم لە هەستیارترین فترەیە ئەو پۆستی بەڕێوە و لە تا ساڵی 2018 کە ئیتر وا کەوتەوە کە پۆستی سەرۆکۆمار بچێتە ئینتیخابات لە پەرلەمانی عێراقەوە کە هەواڵ دکتۆر بەرهەم لەم 3 ساڵ و 4 ساڵی بابتووە ئەم پۆستی بڕێوە. هەموو ئەم ئیشارەتانە و ئاماژانە بەڵگەی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئیدارەدانی ئەو پۆستە و ئێستش کە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیای داوە کە کاک دکتۆر بەرهەم کاندید بکات بۆ ئەم پۆستە لەسەر ئەو بنچینەی ئەو توراسەی کە تا ئێستاکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەباش هێناوە لە ئیدارەی پرۆسی سیاسی عێراقا و لە ئیدارەی بەشداری کورد لەناو پرۆسە و ڕوویای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێکەوە گرێدانی مافەکانی گەلی کورد لەگەڵ عێراقی دیموکراسی و ڕوویایکی ڕاست و ڕەوانە هەموو دەستە سیاسیەکانی عێراق پێیان خۆشە مامەی لەگەڵ بکەن لەوە گەڕێک کە جابەجار لەبەر منانەی سیاسی مجاملەم هێز سیاسیە کرا یاخود کەونە گفتوگۆ و چەلەحانەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام بە شێوەی گشتی تێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئیدارەدانی شانی کوردستانی و شانی عێراقی سەرکەوتووتر بۆ تا ئێستاکە بۆ ئەم پۆستە بەدیتنی ئێمە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بێنێتەوە باشترە. هی دووەمیان بگورە ئەدبڕم کاکستران، بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت ئەگەر ئەو پۆستی سەرۆکۆماری عێراق لای پارتی بووە لای ئێمە بواە ئەمە لێدوانی فەرمی پارتیە ئەڵێت باشتر ئەدامانە کرد. وەڵی ینی حەقوانە هەموو کەسێک خۆەتی ینی وەکو لە قورآنی شهاتەوە كل حزب بما لديهم فرحون، ئەن هەموو حزبێک
حەخۆتی شانازی و باسی ئیدی خۆی بکات بەڵام ئێمە پێمان وانەیە ئەم ئەدا ئەوابێ پارتی لە مەرحەلەیە ئەوەن پارتی لە پرۆسی سیاسی عێراق قەت غایب نەبووە تاوەکو وا دەکەوێت ئەگەر پۆستی سەرۆکۆمار وەرگێ معجزە ئەخۆڵقی لە عێراق ئەوە یعنی پۆستی جێگیری سەرۆکۆماریان لابووە لە فترەکان یعنی شتێکی تازەمان نەبی پۆستی جێگیری سەرۆکۆزییان لابووە لە چەند فترەیەکە هەردی سانشتی تازەمان نەبی وەزیری خارجیان لابووە لە وەکو ینی مڕەشای ئێستان بۆ پۆست سەرۆکۆمار بۆ وەزیری خارجی مزمن شتێکی تازەمان نەبی نەبوو عێراق لە ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ مجتەمەعی دەولی و نەبوو کوردستانیش لە ڕێگای بڵێن پەیوەندیەکی باش لەگەڵ پەیوەندیەکی باش کە سوخری وەزارەتی خارجیە دروستی بکات بۆ پێشخستنی مەسەلەی کوردستان بۆ پێشخستنی حضوری کوردستانی لە ناو سیاست نێودەوڵەتیە شتێکی ئۆتۆمان نەبینیوە و باسی حەزەکەی ینی کاتی بەنامەکە تەزام دەرفەت نییە پێم وانە خۆپشاندانەکان و ئەترازاتەکانی خەڵکی کوردستان و ینی ئەدای پارتی لە کوردستانە لە ڕاستیە لە ئەوش دەژێت پرسیارە بۆی ئەو پۆستانی تا ئێستاکە پارتی ئەدای کردووە بردوێ بڕێوە لە کوردستان و لە بەغداش ئەتوانم بڵێم ینی بە زۆر درێژەی پێ دەدەم تێیدا موفق نەبوونا هیچ بەقەدەر بەبای ئەوەی کە بتوانن هەڵسەنگاندن بۆ خەڵکیتر بکەن. بەڵێ کاکستران پارتی ڤیتۆی لەسەر کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە یان ئەیەوێت ئەو پۆستە لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەربگرێتەوە و ئەم جارە ئەو پۆستە خۆی وەری بگرێت ئەو پۆستە بەدیتنی من پارتی ینی بە مەراحل ئەم شتاناکە ینی پارتی بڕای خۆی داوە کە ئەم پۆستە وەربگرێتەوە ئەوەی کە من ناو نابوو لە دیداری سەکۆیکی ڕاستەخۆی تەلەڤیزیۆنیا وتم ینی پارتی دەوێت هیلالی پارتی احتیمال بکە پۆستەکانی لە کوردستان بردووە ئەوێ لە بەغداشەوە بێ دەست بەسەر هەموو پۆستەکان بگرێ بۆی پرۆسی سیاسی لە کوردستان لە فرەیی لە بەشداری هێزی سیاسەکانی تر بخە و بۆ ئەمەش تەماحی لە پۆستی سەرۆکۆمارە ئەم حملەی ئێستا دەست پێ کردووە هی کۆنە پارتی نیەتی خۆی نیشاندا لە 2012 ویستی ئەم پۆستە وەربگرێتەوە لە یەکێتی شوێنکوردستان نەیتوانی ئەم جارە هات ویستی بە تەوافق و بە قسەی ئەوەی کە کورد پێکەوە بێ ئەوانە بەڵام پارتی لە بیدای مفاوزاتەکانەوە دوو مەساری دوو ئاراستەیە بوو لە گفتوگۆکانە یەکیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبە سیاسیەکان کە بەداخەوە بۆ ئەوە بوو کە ینی غافڵگیرمان بکە و کەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەیرێ وەرەقەی ئیمزاکرا و ڕێکەوتنامەی تەواو کۆنکریتی لەم بوارەیە هەبێ چوو بۆ دیوەکەی تری ڕێکەوتنەکەی خۆی کە لەگەڵ هێز سیاسەکانی عێراقا کردوێتی جارە پێش هەموو شتێک ئێمە دژێوین هێز سیاسەکانی کوردستان بەجایان پێکەوە ڕێکەوتن لەگەڵ هێز سیاسەکانی عێراق بەڵام اعتیباراتی سیاسی عێراق ئەو خیتابە نەتەوەیی کە پارتی هەموو جارە هەموو خەڵکی پێکەڕ کردووە ینی گوێشکی هەمومانی پێکەڕ کردووە ئەو خیتابە نەتەوەیەک ئەوەی دەخواست پێش هەموو شتێک هێز سیاسەکانی کوردستان لە کوردستان بە زمانی کوردی ڕێکەون دوایی بە عەرەبی بە زمانی عەرەبی لەسەر ئیستحقاقانی کوردستان بکەونە گفتوگۆ دیارە پارتی ئەمەی ناوێ ئەو کاتێک کوردستان و یەکێتی ڕێزەکانی گەلی کوردستانی دەوێت کە لە خازاتی خۆی بێ و خەڵک دوای بکەوێت سیاسەکانی تر دوای بکەون کە ئەمە بۆی سەر نەبێ ئەچێت ڕێکەوتنای نامی خۆی دەکات لەگەڵ هێز سیاسەکانی عێراق و ئەو ڕێکەوتنامەی کە کردوێتی ئێمە دوو لە حەزەمان لەسەر یەکەمیان کەیفی خۆیەتی ئەچێ ڕێکەوتن لەگەڵ هێزەکانی سیاسی عێراقکە بەڵام ناوی ئەمە ناکوردایەتی ناوی بنا مەسلحەتی سیاسی حزبایەتی پارتی وا دەخوازێت کە لەگەڵ هێزەکانی تر ڕێکەوێت یەکەم دووەم ئێمە حەزەکەین ئەو ڕێکەوتنەی کە کراوە لەگەڵ برادرانی شیعە و برادرانی تەیاری سەدری و سوننا حەزەکەین ئاشکرایکە بۆ خەڵکی کوردستان بزانین ئەو استحقاقاتانە چی تێدایە بۆ کوردستان بزان مەسەلەی کەرکووی تێدایە مادەی 140 تێدایە با بزانین بودجە و میزانی تێدایە با بزانین پۆستەکانی کە بۆ کوردستان و بۆ ئیداری کوردستان پێویستن چی تێدایە ئەو کاتە ئێمە یان هیچ گلەیەکمان نییە بە ئاشکرایکەن بەڵام نەیان کردو تا ئێستاکەەوە سێ ڕۆژە نیدایەوە بەرزەکەێنن ئەو شتانە ئاشکرا بکەن تا ئێستا هیچی نەکراوە لەبەرەوە ئەبێ بچینەوە سەر ئەسڵی مەسەلەکە پارتی بەنیەتی ئەوە بوو کە پۆستی سەرۆکۆماری بۆ خۆی قڕکە ئەگەر یەکێتی نیشتیمانی بچێتە سەر ینی سیناریۆی ئەوەی کە بەربژێرەکەی خۆی بگۆڕێ هەر هەواڵێکتر یەکێتی دیاری بکردایە
دیفاعی لێ کرد و داپۆشی لێ دەکرد بەڵام ئەوان دەیانویست لە کوردستان فەزای سیاسی وا دروست بکەن بڵێن بربژێری کوردستان ئێمە بە یەکێتی نیشتیمانی کوردستانمان گۆڕی کەزانی ئەوە سەر نەکەوت ئەساسەن ئەوەش سەر بکەوت بە یەکێتی نیشتیمانی کوردستان بربژێری خۆشی بگۆڕی بە پارتی دیسانەوە ڕوبیانێکتری هێنای پێشەوە بۆ ئەوەی بڵێ بربژێرەکەی بن باشتر لە بربژێرەکەی ئەوە و ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەوە ڕێگای لەمە بڕی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستی نییە تەفاهم نەکات لەگەڵ پارتی یان حتا خۆکاتی خۆشی کە هەر پۆستێک لە پۆستەکان کە یەکێتی یان حەزبێکی تری کوردستان بۆری دەگرت حەزێکت گفتوگۆ لەگەڵ حێزەکانی تر بکات بەڵام گفتوگۆ بۆ قبولکردنی مڕەشەحەکان جیاوازە لەوەی کە مڕەشەیەک ئیلا ئەوان فیتۆ لەسەر مڕەشەیەکی دیاریکرا و دابنێن و ڕەتی کەنەوە ئەوان ێستا مڕەشەیەکیان پڕ تەرە کردووە کە هوشیار زێباریە پرسیان بە کەس کرد پرسیان بە هێزەکانی تری کرد یەکێتی گەڕێ پرسیان بە هێزەکانی تری کوردستان کرد پرسیان بە حەزبی شوعی کرد پرسیان بە گۆڕان کرد پرسیان بۆ حەزب سیاسیانە کرد کە على طول الخط لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کاکە پرسیان بۆ کۆتایانە کرد کە هەموو جارە پارتی ئیداری کوردستانی پێ ئەباتەوە و گرەی پێ ئەباتەوە نەخێت کە بلیانە پرسی ئەڵێ کاکە ئێوەش پرسان نەکردوڵێ کاکە ئێمە زۆینەی سیویە کورسیمانە جارە پارتی سیویە کورسیەیە لە پەرلەمانی عێراق ڕاستە بەڵام زۆینە نییە لەناو لیستی کوردستان لە بەغدادا یعنی کە تێی تەرکیبەی پێکهاتەی یەکێتی نیشتیمانی کوردستان بچوونەوەی گۆڕان یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی ئەژمێری دەزانی کە پارتی ناکاتە یەکەم و ناکاتە زۆرینە و پارتی ئەو هاتو هاوارەی لەسەر دوو کورسیەکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەریگرتەوە بۆ ئەوە بوو کە یەکەم و یەکێتی وەریگرتەوە دووەم دەیزانی زۆینەی ئەشکێنێ لە پەرلەمانی عێراق بەڵێ پێتان وایە ڕێکەوتنتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەڵوەشاوتەوە ئەو ڕێکەوتنە استراتیژیەی کە لە نێوانتانە هەبووە پارتی خۆی دەر هەڵوەشاوتەوە هیچ ڕێکەوتنێک یەکێتی شوابسان حتا تێبنیشی لەسەر هەبێ هەری ناوەشێنێتەوە ئێمە لە 2018 دوای 2019 کە بەشداریمان کرد لە پێکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە کابینەی نۆ ڕێکەوتنێکی ترمان کردەوە کە ئەم ڕێکەوتنە تازەیەش دووشتی زۆر جەوهری تێدایە کاک ڕەوەندیەکەمیان بە زۆر لە جۆرەکان ئەپدێتکردنەوەی ڕۆحی اتفاقی واشنگتۆن بوو اتفاقی استراتیژی نێوان هەردوولا بوو دووەم ئەوەی تێدا بوو کە مەرجی بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێم لە کابینەی نۆیەم ئەوە بوو کە پۆستی پارێزگاری کەرکووک بۆ لایەنەکان یان یەکێتی پارتی لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک ڕێککەون و ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزگارێکی پەسەند کرد کە پارتیش ڕای لەسەر باش بوو و بەڵام هەر نەچۆ ژێرباری ئەو ڕێکەوتنامەیە جێبەجێی نەکرد کە دووشت بوو ینی بەداخەوەیکیانەوە بوو کە خۆپیشاندانەکان کە لە عێراق ڕوویدا ئەو خۆپیشاندانە وای کرد ئەنجومەنی پارێزەکان لە هەموو عێراق هەڵوەشێتەوە و کە ئەمەش وای کرد بە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵوەشایەوە و بە نەتیجەوا کەوت ئەم پیاوەی کە ئێستا پارێزگاری کەرکووکە بە وەکالەت کە ینی پارێزگاکە بە بڕێوە لە شوێنی خۆی بمێنێتەوە بەبێ هیچ مساعلەیەکی قانونی بەبێ هیچ مساعلەیە کە ئەنجومەنی پارێزگایەکە بێ محاسبەی بکە لێکۆڵینی لەگەڵ بکە گفتوگۆی لەگەڵ بکە ئەمەش لە ڕاستیە سەبەبی ئەوەل و ئەخیری ئەم مانەوەی پارێزگاری کرد بەدەست عەرەبێکی شۆڤێنی بە وەکالەتەوە هەر پارتی دیموکراتی کوردستان بەڵێ هۆکاری ئەو لێکترازانە چی بوو کاکستران لە کاتێکدا ئێوە وەک یەک تیم چوونە بەغدا لە یەکەم دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا لێکترازن دروست بوو ئێوە باز لەوە دەکەن کە پارتی دیموکراتی کوردستان بەدەر لە ئێوە ڕێکەوتنێکی ئەنجام ماوە بەڵام پارتی دەڵێت ئەو ڕێکەوتنێکی ئێمە کردومانە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئاگادارە بە هۆکاری ئەوەی کە سەرۆکی تیمەکە لە نیشتیمانی کوردستانە ئاگادارە جیاوازە لەوەی کە بڵێ بەشدارێت ئێمە بەشدار نەبوودێتە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی گفتوگۆمان کردووە لەسەر کۆمەڵێک ئینشەڵا ڕۆژان وەش بڵاو دەبێتەوە لەسەر کۆمەڵێک پرەنسیب کە ئیستحقاقەتەکانی گەلی کوردستانی تێدایە هەموو ئەو شتانی تێدایە بۆ کورد و کوردستان پێویستن بۆ دیموکراسی عێراقا پێویستن ئەو ڕێکەوتن و گفتوگۆیانەی کە لەگەڵ پارتی کردومانە ئەوان دائیمەن لە هەموو گفتوگۆکانی شاپرسیمان وتمەکە ئێوە ڕێکەوتنێکتانەیە لەگەڵ سەدر کوا نەسەکانی چییە چی تێدایە بۆ کورد چی تێدایە بۆ کوردستان ئەم ڕێکەوتنتان تا چەند لەگەڵ بێلایەنی کورد لە ناو پرۆسیاسی عێراقا یەکەگرێتەوە تا چەند لەگەڵ ئیستحقاقەکانی کوردستان یەکدەگرێتەوە تا چەند شتی تێدایە بۆ ئێمە بۆ ئێوە کاکە بۆ کورد
خەیناکە لە مەگەڕ لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر مماطلە و تەسویان هەر خۆیان دزیوەتەوە نەمان کردو بخواوان ئەوە کاکوشیار غەڵەتی کردو چۆتە بەغدا و محاسبەی دەکەین و هیچ نهاتنە سەرخەتی ئەوەی کە ئەم ڕێکەوتیان چی ترایە کە چوونە بەغدا وەفدەکە یەکێتی نیشتیمانی کوردستان نابێتە یعنی سەرۆکی وەفدێکی ڕووکەش کە لە ژێرەوە ئیتفاقاتی لەسەر کرابێ ئێمە پێویستمان بەوە نییە یەکێتی نیشتیمانی پێویستی بەوە نییە کە پارتی بکاتە سەرۆکی وەفدێک ئەمانە دەستکەوت نین نەبۆ گەلی کورد نەبۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەبۆ پارتیش ئەستان ئەمە کارێکی دیپلۆماسی زۆر نەشیاوە کە لە عەمیدی دیپلۆماسی پارتی دموکراتی کوردستان نەدەوەشایەوە کە لە بنەوە ڕێکەوتن بکاو لە ئاسی ئاشکرای میدیاکانە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێش خۆی بدا ئەمان عیبەیەکی دیپلۆماسیە ئەمە شەرمەزارێکی دیپلۆماسیە لە ڕاستیە چونکە خەڵک ئەزانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دیدانی حزب سیاسیەکانی کوردستان پێویستی بەوە نییە کە پارتی بکاتە ڕئیسی وەفد و بینێرێ بۆ بەغدا یەکێتی نیشتیمانی کوردستان عەرەبێکی زۆر باش ئەزانێ دیموکراسیی زۆر باش ئەزانێ حجە و منطقی سیاسی ئەوەی بەشێوەی پێیە کە ئەگەر پارتی بخوازێت دیفاع لە پارتیش بکە لەو هەموو سیاسەت سەختانی کە پارتیەتی حجەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێوەی تێدایە کە بتوانێت دیفاع لە پارتیش کە ئەگەر پارتی لێ بخەومێت بەڵام کە ئەوە بەڵگەکان وایە کاکە چەندی جار لە چەند ساڵی ڕابردوو کە جای مامجار لە بەغدا بوو کەرایەتی کورد یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بوو یعنی ئەمانتوانی بەشداری کەین لە ڕاستکردنەوەی زۆر ڕێڕەوی سیاستە غەڵەتەکانی پارتی لە کوردستان لە بەغداش لەبەرەوە ئەم شتە ڕاست نییە کە بڵێن وایە ئێمە وەفد ڕئیسی وەفدەکە بووینە و پیاوەتیان لەگەڵ ئێمە کردووە جوامێری لەو شتە نییە پارتی وەفدێکی ناردووە لە کوردستان دەباشان پێشوازیێکی بەحورمەتی لێکرا نان و خواردنێکی باشیان خوارد وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان داوات کردووە لە هەم هەواڵ بابڵیان داوات کردووە هەم وەفدی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش چۆتە بەغدا چۆتە هەولێر پێشوازی لێکراوە بەڵام ئەمە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت کە ئەمە ڕێکەوتنیەکی کۆنکریتی کورد نەبوو لە بەغدا بچین ئەم ڕێکەوتنە لە بەغدا جێبەجێ پارتی پێویستەوە دەکرێت پێش هەشتی دوو کە وادەیە ئەو وادەیە دیاریکراوە بۆ دەنگدان بە کاندیدی پۆستی سەرۆکۆمار لە ئەنجومەنی نوێنەراندا چاوەڕە دەکرێت لە نێوان یەکێتی و پارتیە ئەو گرژیە بڕەوێتەوە ئێمە حەزەکەین گرژیە بڕەوێتەوە قەت یەکێتی نیشتیمانی کوردستان دەستپێشخەر نەبووە بە حیاتی دەستپێشخەریمان نەکردووە لە بوودا کاکە ئەڕەوەند ئێستا لە کوردستان شکور تەنیا میدیاکان یەکێتی و پارتی نین کوردستان کۆمەڵێک میدیای سەربەخۆ بێلایەن و ڕوانی تری تێدایە عێراقیش ئەمڕۆ وڵاتی داخراونی وەکو سەردەمی سەدام حوسێن ئێستا لە عێراقا میدیایەکی عێراقی بەرپرس هەیە کرانەوەیەکی دیموکراسیە لە بواری میدیایە کە میدیای عالەمیش و میدیای ناوچەیش و هیچی تێدایە هی عەرەبیش تێدایە ئەم میدیانە ڕاستەکان بە چای خۆیان نەبینیت کاتی وە چووە کە ینی خەڵک بخەڵەتێن و بڵێ وڵایەکێتی یەک ڕێزی کوردی تێکدا و هەر ئایبیش عەشوەرەیە ئینسان ئەم جۆرە خیتابانە بڵاو کاتەوە لە کاتێکە وا خەڵک لە عێراق و لە کوردستان ئەم ڕاستیانە دەبینێت بە کوردی و بە عەرەبی و بە ئینگلیزی دەبینێت ئێمە حەزەکەین ئەم لەکترازانە کۆتایی پێبێ و ڕوونەدا بەڵام بۆ ئەگەری ئەوەی کە شەڕەکە بە دیموکراسی بینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان جوتی خۆی دەست پێ کرد پارتی ئەڵێ ئەوە هەموو هەندێک لەوانەی کە بڵێن سپۆنسەری پارتی سپۆنسەریانەکە لە هێزە سیاسی عەرەبیەکان یان لە هەندێک لە ڕۆژنامەنووسانی عەرەب لە عێراق لە بەغدا گوایە هەموو شتێک بڕاوەتەوە و پارتی مسۆگەری سپۆنسەکەی کردو و ئەوەی کە لێ قۆمێک گوایە یەکێتی نیشتیمانی کوردستانە باشە مادام وایە بۆچی ئەوها ینی بەم قەلەقی و بەم بجاوتکایە و بەو خیتابە چاوەشەکاریە ئەیانەوێ ڕاستیەکان لە خەڵکی کوردستان بشانەوە ڕێکەوتنێکتان هەیە بچن لە ڕێکەوتنەکە لەو بەغدا بڕۆن کاندیدی خۆتان سەر بخەن یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ ئەم خەواتە دیموکراسیە بۆ ئەم لۆبیە دیموکراسی و لۆبە دیموکراسیە لە بەغدایە وەفدی ئێستا لە بەغدایە هەوڵەدا ئەم جدارە ئەم دیوارە پتەوەی وەکو خۆیان نایەنەوە ڕێکەوتنەکەیان کون بکە و بتوانێت قەناعەت و حجەی منطقی خۆی پێشکەشکە کە نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەندامانی نوێنەرانی عێراق ڕاستیەکان بەچای خۆیان بێت دەنگ بە کاتێکی نیشتیمانی کوردستان بدەن بەڵام لە کاتێکدا کە ئێوە باسی ڕێکەوتنەکان پارتی دیموکراتی کوردستان دەڵێن نایڵین سیناریۆی 2018 دووبارە بێتەوە قسەتان چێ بوو باشە خۆ بەخۆ بابیرن قەیچەکە ئێمەش پێمان وایە سیناریۆی 2018 سیناریۆیەکی دیموکراتی بوو زۆر پارتی زۆری پێ ناخۆش بوو
بەڵام ئەوایە ینی سینارەکە قبولکە ئەگەر قسەسە دیموکراسیە خۆ ناوی ئێمە دیموکراسی نییە ئەوان نایەن دیموکراسی ئەمە ناوی یەکێتی شوانی کوردستانە حەزبەکەی ئێمە ناوی یەکێتی شوانی کوردستانە ئەولوێتمان بۆ ئێمە بۆ مەسەلە نیشتیمانیەکان بوو حەزیشمانە کرد پرۆسەی دیموکراسی پرۆسەی نیشتیمانی پێکەوە بڕە حەزەکەی یەکریزی کورد یەکسان نەبێ بە لەکترازانی کورد حەزیشمانە کرد دیموکراسی کوردستانی و بەشداری کورد لە دیموکراسی عێراقا یەکسان نەبێ بە لەکترازانی کورد حەزمان کرد گویان پێکەوە وایە یەک کاندیدمان بە بەغدا دیموکراسیەکەی بەغدا گەشاوەترە بوو کە یەک کاندیدی کورد وایە لەگەڵ ئەو کاندیدانی تری کە ئەگەر هێزی تریش هەی وایە یاخود نەیبووە بەڵامەوە ئەوە ئێمە نین تێکمان داوە پارتیەتێکی داوە با بچین ئەو بەغدا بە حەکەم بێ بەغدا وەکو چەند ساڵێکە لە کوردستان هەوڵەدەین خەڵکی کوردستان حەکەم بێ لەو شتە هیوادارین کە ئەم حەکەمی خەڵکی عێراق قبول ببێت و ئەم نەتیجەی لە دەنگدانە کەوێتەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان رازین بەم شەڕە دیموکراسیە و پێمان وایە کاندیدی خۆمان بەشی ئەوەی تێدایە کە سەرکەوتوو بێ و لە 4 ساڵی داهاتوو پۆستی سەرۆکاتی کۆمەڵ لە یەکێتی نیشتیمانی کوردستان بمێنێتەوە و ئەو شەڕی ئیرادەیە کە ئەیکەین کە پارتی بەسەرمانە سەپاندوێتی کاکە ئێمە حەزمان ناکردوا بێ ئەو شەڕە بینەوە بۆی دەستکەوتەکانی بینەوە لە کوردستانیش بۆ دیموکراسی کوردستان و بۆ ڕێخستنە نێوانی کورتی لە مەرحەلەی داهاتووە ئیسفادی لێ بکەین. بەڵێ کاکستران لەو بڕۆیەتەن کە هاوکێشە سیاسیەکان و بەهێزی کەسایەتی سەرۆکۆماری عێراق دکتۆر بەرهەم هاوکێشەکانی یەکلا دەکاتەوە یان زۆرینەی پەرلەمان زۆرینەی کورسی پەرلەمان ئێمە کاکەڕەوە ئێمە پێمان وایە پالۆراوەکەمان نیشایانی ئەوەیە کە ئەم ئەرکە وەربگرێ پێشمان وایە بەشی ئەوە لە سیاسەکانی عێراق لە ناو دیموکراتخوازانی عێراق لە ناو پەرلەمانتارانی عێراق ڕاستە ئەم شتانە بە تەحالوفاتی کۆنکریتی و یەکلایی کراوە ئەم شتانە زۆر دەوری ژێڕێ بەڵام پێمان وایە هەموو ئەندامێکی ئەنجومەی نوێرانی عێراق بە شێوەی تێدایە کە ئەتوانێت بە عەقڵ و مەنتیقی خۆی بیرکاتەوە و کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەواڵ دکتۆر بەرهەمە سەر بخا و ئەو سەرخستنە هەم بۆ دیموکراسی عێراقیش پێویستە هەم بۆ گەشانەوەی دیموکراسی لە کوردستانیش پێویستە و هەم بۆ ئەوەی کە سیاسەکانی عێراق نەبنە تەرەف لە وەزێکی سیاسی ناجۆر کە پارتی دیموکراتی کوردستان چەند ساڵێکە بەداخەوە لە کوردستان دروستی کردووە ئێمە پێمان وایە بەشی ئەوە دەتوانین ئیدراکی سیاسی ئەویان هەیە کە دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە کاندیدەکەی هەواڵ دکتۆر بەرهەم بەڵێ باس لەوە دەکرێت کە مانەوەی دکتۆر لەتیف ڕەشید وەک کاندید بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق پلانی بی یەکێتیە ئایا دکتۆر لەتیف کاندیدی کوردستانە بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق سیاست بە ئەگەر و مەگەر ناکەین پلانی ئەلیف و با و پلانی بی و ئەف و با و زیمیتیانە کاندیدی ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کۆبنەوەی ئەنجومەی سەرکردایەتی بە حزوری هەواڵ بافڵ و هەواڵانی کارژێر و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداریان تیا کردووە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان دیاری کراوە و یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو توتی خۆی بەو ئاراستەیە دەڕوا کە سیناریۆی پی و جیم و دال و ئەوانە لە میدیا لە کەناڵەکانی میدیا باس ناکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان یەک کاندیدی هەیە و ئەو کاندیدا دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحە و باشی سیاست کە ڕەچاوی بکەین ئەوەیە کە ئەو دواو نەدەینەوە احتیمالاتەکان و بینەکان بۆ شورەڤەکاران بەجێبێنین نەک بۆ خیتابی ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ژوورێکی عەمەلیاتی دروست کرد بۆ پاڵپشتیکردن لە بەربژێرەکەی بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق گەر باسێکی ئەو بڕیارەمان بۆ بکەیت ئەمە ژووری عەمەلیاتی حەربی نییە کاکەڕەوە بۆ ئاگاداری جەنابەت بەس ئێمە بەعام لە کاتی هەڵمەتەکانی کە پێویستەکە وەکو ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکێکیمان لەسەر شان ئەرکێکی حزبی و ئەرکێکی میدیایی کە لە کاتی کەمپینێک کە بۆ ئینتخاباتی هەروەها ئەم لیژنانە دروست دەکرێت و ئەم لیژنانە بۆ دابەشکردنی ئەرکەکانە و ئەم لیژنانە بۆ ئەوەیە کە هەم لەگەڵ میدیای کوردستان هەم لەگەڵ میدیای عێراقی هیمەتێک بکەین بۆ ئەوەی کە کەمپینەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر بخەین و ئەم بەشداری بەندە ئێستا لەم بەرنامەی ئەوەدا بەشێکە لەو کەمپینە کە بە ئاگاداری هەواڵانم لە ژووری عەمەلیاتەکە لەسەری ڕێککەوتوون و هیوادارم کە هەموو میدیاکارانی کوردستان هەموو کەسێک لەوە گەڕێت بۆ دامی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دامی دیموکراسی بۆ هاوسەنگی سیاسی لە کوردستانە هەموو میدیاکارێک وەزیفەیەتی کە ئێمە داوا ناکەین لە ئەنگری یەکێتی نیشتیمانی کوردستان بێت یا لە ئەنگری کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت داواکەین بە بەس وەزیفەی میدیایی خۆیان
کە بێلایەنیە جێبەجێ بکەین ئێمە دڵنیاین کاندی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرنامەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراق و لە کوردستانە سەرکەوتووە بێ و وەزیفەی ڕاگەاندنکارانیش جگە لەوەی کە کارێکی حریفانیان لەسەر شانە وەکو ڕاگەاندن کار بێلایەن من ئەوەیە کە دامی ڕوتی دیموکراسی لە کوردستان بکەن دامی ئەو بکەن لە کوردستان لە ژێر هیچ بڕووبیانوە کە حزبێکی ئەو حەد دروست نەبێت کە کۆنتڕۆلی هەموو کوردستان بکە کە لە خۆپیشاندنەکانە خەڵک ینی ڕای خراپی لەسەر هەیە و حتا لە تحالفاتەکانە تحالفاتێکی زبری هەیە ینی بەداخەوە هەر هێزێک لەگەڵ پارتیە چێتە تحالفاتەوە هیلاکە بێ لە سیاستا لە کاتێکە تحالفات بۆەوە دروستەکرێکە ڕێگا سیاسەکان ئاسان بکە دیموکراسی بگەشێنێتەوە و لایەنەکانی کە ئەم جۆرە ڕێکەوتانە جێبەجێەکەن بتوانن ینی هەناسەیەکی باشتری شوێنەی هەڵمژن بەڵاوی چێتە بەداخەوەی چێتە تحالف لەگەڵ پارتی بەقەدەر دژاتی کردی پارتی هیلاک سپاس بۆ بەڕێزتران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی پرسیاری مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش.